بەڵام بیتە سەر عێراق ئەم ڕوتبانە گۆڕا لە زمانی مەلیک فەیسەڵ لەگەر سەیری بکەی نەژمەی عێراقی وان نەبوو، ڕائد داڵ نەبوو، جیاواز بوو، هەتا ئەستێرەکەس جیاواز بوو. تاکو بڵێن ساڵی 58 عەبدولکەریم قاسم کە ئەنقیلابی کرد لە 59 تاکو 65 پلەکانیش ناویشی جیاواز بوو. ناوی لە ئێستا جیاواز بوو. بەڵێ ناوی جیاواز بوو. یعنی هەر ئەمانوت ملازم ئەوەل نەقیب نەبوو، ڕئیس بوو. نەقیب دەبووە ڕئیس. نەقیب دەبووە ڕئیس. باشە. ڕائد نەبوو، ڕئیس ئەوەل. باش. هاتیتە سەر عەمید ئەتەوت زەعیم. يعني ناوي بيانود زعيم، يعني حتى كو قد لم يجوا بيني زعيم عبدولكريم قاسم. لواء امير بو. لواء 65 امانه قرا، يعني رائدها تميدان ورئيس اول نما وزعيم نما بو عميد. الهر ولاتي جياوازها. باش. بلين بلاي كترفيعك بلاي برزبيته ولات تاكو ولات جياوازها. لا عراق 3 صال تاكو 4 صال. بلام استاكا گۆڕا بە یەکجا، یعنی نازانی ملازم هەیە ڕەنگ بێ بە 6 ساڵ تەرفیع نەکا،